الكرة العرضية الآن من أمجد، رأسية مستحيل بهذا المنظر. پاڵەوانەتی جامی کەنداوی 25 کە هەڵبژاردەی عێراق بەدەستی هێنا. جارێکی دیکە ڕووی ڕاستەقینێ و حەزبولانانەی هەڵماڵی کە بەهەستی نەتەوایەتی و تەلاقدانی عێراق بەردەوام خەتوکەی هەوادارانیان دەدەن و با کۆمەڵێک دروشمی بریقەدار و بێناوەڕۆک مێشکیان دەشۆنەوە. دوای بەدەستێنانی جامەکە لەلایەن هەڵبژاردەی عێراقەوە، ئەرێکە لە سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم و سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتی هەرێم پیرۆزبایی ڕەسمیان لە هەڵبژاردەی عێراق کرد و خۆشحاڵیان بەو سەرکەوتنە دەربڕی. تەنانەت وەزیری دەرەوەی عێراق کە کوردە و لە بانگەشەکارانی ڕێفراندۆم و ڕاگاندنی دەوڵەتی کوردستان بوو، بڕیاریداوە بە پێدانی پاسپۆرتی دیملۆماسی یاریزانانی هەڵبژاردەی عێراق خەڵات بکات. المنتخب العماني ئەو حزبانەی بەردەوام دروشمانەتەوەیەکان بەرز دەکەنەوە و تا ئاستی تەخوێنکردنی بەرامبەرەکانیشیان پێوەی دەنازن، ئەمە یەکەم جار نییە لە هەڵوێست و پێشاتە جۆرە بە جۆرەکاندا هەڵوێستی دژبەیەکیان لێ دەبینرێت. کە زۆرێک لەوانەی دەسەڵاتدارن ئیمڕۆ لە بەغدا نەکەمویان لە ڕیفراندۆمە شکست خواردوەکەوە تاوەکو ئەمڕۆ گوێی خەڵکی کوردستان بە دروشمەکانی وەکو عێراقی دراوسێ و سربەخۆی کوردستان و دژاتی عێراقچێتی پڕکراوە. تەنانەت لە قۆناغێکدا نزیک بوو خەڵکی کوردستان بکرێنە دوژمەی وڵاتەکەی خۆیان و وان تێدەگەیاندن کە ئەوە عێراقە بودجەی هەرێمی بڕیوە و قەیرانی دارایی دروست کردووە. تاوە بوو بۆ هەموو لایەک ڕوونبووە کە سیاسەتی ئابووری شکست خواردووی دەسەڵاتدارانی هەرێم کەین و بەینیان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بەرسێتی و قات و خوڕی دروست کردووە، نەک مامەڵەی بەغدا لەگەڵ هەرێم. هەڵوێست و مامەڵەی سیاسیان دەری دەخات دەسەڵاتدارانی هەرێم لە سەراستی ڕەسمی هیچ کێشەیەکیان لەگەڵ عێراقدا نییە. تەنانەت هەندێک جار ئامادە بوون تا ئاستی مجامەلەش خۆیان لە کاربەدەستانی عێراق بەرنە پێشەوە و شەڕی بەدەستێنانی پۆست و ئیمتیازات بکەن. لە بەرامبەر داوانەی شەڕی بە وەکالەت بۆ دەسەڵاتداران موزایدە بە چەمکەنەتەوەیەکانەوە دەکەن و تۆمەتی عێراقچێتی و ناپاکی نەتەوەی دەدەنە پاڵ خەڵک و لایەنەکانی دیکە، حەزب و موچەخۆرانی حەزبن کە ئەرک و وەزیفەیان بووە بە پاکانەکردن بۆ کردار و گفتاری سەرکردەکانیان.